تماشاوان انهجا 15 همین پیشنگاه ناودولتی پرتوکان لحولی بردوامه افکار من کمار نادر استودیا و کریا کردستان 24 لناف پیشنگاهی لگلمه. سڵاوتان لەبێ سناڵە بینەرانی کوردستان 24 ستۆدیۆی کراوی کوردستان 24 لە پێشنگای نێودەوڵەتی کتێب بەردەوامە میوانێکی دیکەمان هەیە ئەویش بەڕێز محەممەد تەها حوسێن نووسەر لێرە میوانمانە پێکۆ گفتوگویەکەکەین سەبارەت بە پێشنگای کتێب و سەبارەت بە کتێبەکانیشی ماوەستا محەممەد بەخێر بێن سپاس بۆم دەرفەتە سپاس بەخێر بێن لێشێک لە کتێبەکان تاڵەی ئێرێک فۆڕۆم دەرووناسی بەناوبانکی ئەڵمانی دوو پرسیار لە خۆیەکە ئەڵێ ئایا ئێمە ساغین و ئایا دەکرێت کۆمەڵگە نەخۆش بکەوێ منم دوو پرسیارە ڕاستی جەناب دەکەمەوە لەسەر کۆمەڵگەی خۆمان کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی ساخە و ئایا کۆمەڵگەش نەخۆشەکەوێ بڵێ ئەو لەو ڕوانگەی ئەریک فرۆم لەو ڕوانگەیەوە پرسیارە دەکات ئایا لەبەرەوەی هەندێک ڕەهەند هەیە کە ڕەهەندی کولتوری ڕەهەندی پزیشکی ڕەهەندی سیاسی ڕەهەندی ئابووری ئەو پێی وایە تاک دەبەسێتەوە بە کولتورەکەەوە ئەگەر تاک لەبەر ئەوەی بەرهەمی هەر تاچێک بەرهەمی کولتورەکەی خۆیەتی بۆیە زۆر جار ئەگەر بێت و تاکەکان ناهاوسەنگ بنوە با بڵێن هاوسەنگی کەسایەتیان ترازا بێ لە ئاستی ئاسایی خۆی بێگومان ئەوە بە شێوەیەکی زۆر داینامیک و زۆر ئۆرگانیک ئەندامیانە لەگەڵ کولتورەکە لە کارلێکدایە لەگەڵ یەکتر بۆیە کارلێکی کولتوری لەسەرە بۆیە زۆر جاری وایە ساغی و نەساغی تاکەکان بە ساغی و نەساغی کولتورەکان دەپێورێن دەڵێ ئەگەر لە کۆمەڵگایەکدا تاک گەلێکی ناهاوسەنگکە بن کەواتە کێشەکە لە کولتورە و کولتورێکی ناهاوسەنگکە بێکەواتە تاکەکانیان تاچی ناهاوسەنگن لە ڕووی دەرونیەوە و ترازاون لە ئاستی ئاسایی ئەو کەسایەتی کە دەروونزانی مەبەستێتی بەڵێ ئەسام کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی ساغە نەخێر ناتوانین بڵێ ساغ خۆی هەمیشە لەبەرەوەی کە جەستە هەموو هەردەم ڕوبەڕووی کۆمەڵێک هەوراز و نوشێو دەبێتەوە لە ڕووی دروستی خۆیەوە وەکو ئەوەی کە جەستەیەک بە بەردەوامی ساغ نامێنێتەوە و دەرونیش بە بەردەوامی لە هەمان کاتدا ساغ نامێنێتەوە ئەو نەساغی و ساغیە حالەتێکی سروشتیە بەڵام کاتێک کە لە ریتم و لە لیڤڵی خۆی لە ئاستی خۆی هەوراز دەبێتەوە تێک دەچێت ئەوەیە مای پرسیارە و مای گومانە و ئێمە دەبێت بە سیستمی ئەگەر کێشەکان جەستەیی بن بە سیستمی تەندروستی خۆماندا بچینەوە کێشەکان زیاتر دەرونی بن بە سیستمی سیاسی و کۆمەڵایەتی و فەرەنجی خۆماندا بچینەوە تاوەکو تاکەکانمان لەناو کۆمەلگایەکانی خۆیان زۆر ئارامانە و هاوسەنگانە تەعامل بکەن ئەوەیە زیاتر ئەو تێڕوانینێک کە ئەو دەڵێ بۆیە کۆمەلگەی ئێمە بەپێی هەموو ئەو خوێندنەوانەی من بۆی و هەموو ئەو دراساتانەی کە کراویشن کۆمەلگەیەکە لە ئاستی ئاسایی خۆی ترازاوە بۆیە پێمان وایە ئەو کێشانەی کە هەمانن چ بە سیاسیەوە چ بە دەرونی و بە ئابوووریەوە هەمووی لە ئەنجامی ئەو جۆرە ترازانەیە کە ئێمە تا ئێستا هوشیار نەبووین بەرامبەر بەڵێ تاکی کورد و کۆمەڵگەی کوردی بەگشتی تا چەند لەو کۆمەڵگەیە ئەو تاکەیە کە هەموو یەک سەفی بیرکردنەوەی نەبێت و تا چەند خواستی گۆڕانی هەیە تا چەند خواستیەوەی هەیە بیرکردنەوەکان جیاواز بن خواستێکی زۆر هەیە بۆ گۆڕان بە ئاراستە بۆ ئاراستەیە کە ئێمە ئومێدمان وایە ئاراستەکەی بە پۆزتیڤ بێ باش بێ بۆ ئاراستەیە بچێ و نووسینی منیش هەر لەو ئاراستەیە بۆ بەتابەتی کتێبی بیرکردنەوە بۆ ژیان بیرکردنەوە دژی ژیان ئیدی بەڵام ئایا لە بەرامبەر ئەو خواستە لە بەرامبەر ئەو با بڵێن پاڵنەرە ئەو دافعەتی کە هەمانە بۆ ژیان ئایا لە بەرامبەری هەموو فاکتەرەکان سازن لەبارن نەخێر کۆمەڵێک فاکتۆر هەن کۆمەڵێک هۆکار هەن ناوەچین لەوانەیە ڕێگر بن لە پێش ئەو ئومێدانێک کە ئێمە وەکو کەسانی ئەکادمیست وەکو کەسانی ڕۆشنبیر مەبەستمانە و ئەوانەی کە سیاست دەکەن پێیان وایە استراتیزیان هەیە بۆ گەیاندنی کۆمەلگا بۆ ئاراستەی ئەوان ئومێدی دەخوازن ئایا پێی دەگەین یا پێی ناگەین لە بەهەوبوونی ئەو هەموو فاکتۆرانەی کە زۆر جاری وایە لە دژی خواست و ئومێدەکانی ئێمە چ بە ئەکادمیست چ بە سیاسی چ بە ئابووری ناسەکان چ بە بواری کولتور و بواری ئاینی و هەموو بوارە جیاجیەکانی کۆمەڵگا بۆیە لە بەرامبەر بوونی ئومێددا ئیدی کۆمەڵێک ڕێگر و کۆمەڵک هۆکاری سلبی هەن و هەمیشە ئێمە دەبێتەوە تەوەقع بکەین کەەوە معاناتە حزوری هەیە و معانات تا دەمێنێ و ئێمە دەبێت لەناو ئەو معاناتەدا ژیان بدۆزینەوە خۆشیان بە ئاسانی دەست ناکرد
چۆن بتوانین خۆمان بین و ئاسایی مرۆڤ بکەوێتە ژێرکاری گەری گروپێک هێزێک کەسایەتیەک یان پێویستە مرۆڤ پێشتر خۆی بێت خودی خۆی بوون بەخۆ استراتیزەکە دەبواە من لە زۆر شوێنش گوتومە دەبێت استراتیزی دامەزراوە ئەکادیمیەکان بێ زانکۆ و هەروە بێتەوە سیستمی پەروەردەیی بەر لە هەر دامەزراوەیەشتە دوای زانکۆکان بە حکمیەوەی مؤسساتی باڵان بۆ دروستکردنی عقلی هەر کۆمەلگایە دوای ئەوە سیستمی سیاسی و سیستمی تەنانەت بەها دینیەکانیش ئەوانەی کە تەمسیلی لایەنە دینیەکان دەکەن بێگومان ئێمە کائیناتین لە هەموو ئەوانە بەرخوردارین چەندە سیاسین ئەوەندە دینین چەندە سیاسین ئەوەندە سەخافین چەندە سیاسین ئەوەندە ئابوورین هەموو فەزا تاچی ئێمەدا هەیەن ئەو فەزایانە لە تاچی ئێمەدا حزوریان بەڵام ئیشکردن بۆ ئەو گۆڕانکاری ئیشکردن بۆ ئەوەی عەفوەن ببین بە خۆمان وەکو تاچێک خاوەنی خۆمان بین استراتیزی هەر یەک لەو دام و دەستگایانە دەبێ ببێ یعنی استراتیزی مؤسسەی سیاسی وڵاتی ئێمە بە جیاوازی هەر هەمویان لە یەکتریانەوە دەبێت ئێستا نییە ئەو ئیشکردنە بۆ ئازادکردنی تاک لە کێشەکانی خۆی لە ناو خۆی لەو گریانەی کە بەخۆیەوە بەستراونەتەوە بۆی ئازادی کەوی ببێ بەخۆی و لەبەر ئەوەی ئینسان کاینێکی زۆر ئاڵۆزە تا خۆی نەناسێت تا نەبێ بەخۆی بەڕاستی نە تۆ دەناسێ نە ئەوانی دی دەناسێ نە دنیا دەناسێ و هەمیشەش فرۆم هەر قسەیەکی جوانیە ئازادی خۆی تەسلیمی خەڵکانی دی دەکا و خۆی تەسلیمی کەسانی دی دەکا بۆی بەڕێوە بەرن ئەو جۆرە خۆ تەسلیمکردنە لە ناو فەزای کولتوری و سیاسی ئێمەدا زۆر بەزەقی دیارە بەڵ پێشانگای وەها هاوشێوە و هەر خودی کتێب دەتوانێت چی بۆ کۆمەڵگە بکات حتمما ئەو دیاردە ڕۆشنبیریە و دیاردە کولتوریە کە لە پێشانگای کتێبدا بەرجەستە دەبێ دیاردەیەکی سەقافی زۆر دڵخۆشکەرەیە جارجارە ئێمە لە گەشەکردنی وەسایلی تەکنۆلۆژی و ئەوەی پێی دەڵێن تەکنۆلۆژیک ئینفۆرماتیک تەکنۆلۆژی یعنی تەکنۆلۆژیای معلومات لە گلۆبالیزیشندا بەرجەستەیە هەڕەشەیە هەر شتێکی نوێ هەڕەشەیە بۆ شتە کلاسیکەکان من ئەو شتانە بە پۆزتیڤ دەبینە مەگەر بزانین پۆزتیڤ بیریان لێ هەڵیان سوڕێنین وە بۆیان بچین وە بیریان لێ بکەینەوە هەرگیز من لەگەڵ ئەو ڕەیە نیم کە خوێندنەوە لە پاشەکشەیە و کتێب لە پاشەکشەیە و سەقافە لە پاشەکشەیە نەخێت هەمیشە هەموو ئەوانە بەرەو پێشن بەڵام فۆرمی خوێندنەوە دەگۆڕێ فۆرمی کتێب لە مەوضوع دەگۆڕێ فۆرمی ڕۆشنبیر و فۆرمی پێشانگایەکان لە مەوضوع بە شێوازی دی دەگۆڕێن ئینسانەکان دەبێت لەگەڵ گۆڕانکاریەکان خۆ بگونجێنن بۆ لەبەرەوەی ئەوانە داهات و دەرکەوت و دەستکەوتی خودی خۆمان بەڵام ئێستا کە دەبینێ و دەرگای لە هەرێمی کوردستان لە هەرێمی ئێمە بەو شێوەیە ئیقبالی لەسەرە ئەو دیارەیە من پێم باش و ساڵانە 2000 دووبارە بێتەوە چونکە بەخۆشەویستی خوێندنەوە سەقافە لای تاک کە ئێمە دەمانەوێت ببێ بە تاچێکی بکەر تاکێکی وشیار بەرجەستە دەکەن وەکو دوایین پرسیار بە کورتی وەڵام بیتەوە کاتم زۆر کەم ماوە سپاس دەکەم ئەم دوو کتێبەت هەردووکیان بیرکردنەوە بۆ ژیان بیرکردنەوە دژی ژیان و هەروەها سایکۆلۆژیای عەقڵی کوردی بە دیاری دراونەتە سەرۆک بارزانانی بۆ تۆ چییە گەیەنەوە من هەمیشە گوتومە بەڕێوەبردننی وڵات بە تەنها بە سیاسیەکان ناکرد و پێویستە دەسەڵاتی ڕۆشنبیری و سەقافی دەسەڵاتی ئابووری دەسەڵاتی ئاینی هەر هەمویان ئۆرگانیانە لە ناوی یەک لەگەڵ یەک لە بۆ یەک لە کاردا بن کەسێکی سیاسی کە کاری یا ئەرچ یا با بڵێن بەرهەمی کەسێکی ئەکادمیستە ئەهلی کتێب دەخوێنێتەوە گرنگە و بە تایبەتی کەسێک کە لە پای کاک مەسعود بێ کە با بڵێن ئەرکی جودا لە وڵاتی ئێمەدا مەسئولیەتی هەبووە و گرنگە و من خۆشحاڵم و خۆشحاڵتریش دەبم ئەگەر بێت و ئەو لینکە لە مابینی مسەقفین و لە مابینی کەسانی ناو فەزای سیاسی تا دێگەشە بکە بۆ لەبەرەوەی وڵاتی هەمومانە بە هەمومان بەیەکەوە جوانتر دەتوانین بەڕێوە بێت بەڕێز محەممەد تا حسێن و سەر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆم دەرفەتەی ڕێز و خۆشەویستیم بۆ ئێوە بۆ جەنابەت بۆ تەلەڤیزیۆنەکەتان بۆ هەموو ئەوانەی بینەری ئێمە زۆر سپاس بەڵێ من جاریکە دەگەڕێمە ستۆدیۆی ناوەند بۆ لای